بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی پەیام سڵاوی خوای گەورەتان لێ بێم کاتتان باش خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرنامەیەکی تایبەت و لە بەدواداچوونێکی تایبەتدا بە ئێوەی خۆشەویست دەکەمەوە. خۆشەویستان لای هەمووان ئاشکرایە ماوەی چەند ڕۆژێکە نرخی مریشکی سپی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو و بەرز بووتەوە. لەم بەدواداچوونەماندا هاوڵاتیان و خاوەن چێڵگەکانی پەلەوەرد بۆ مریش فرۆشەکانە دوێنین لەسەر هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی مریشێک لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان لەگەڵمان بن فەرمووین. مام حاجیان هاتووی مریشم کڕی ئەوەی ئەمڕۆ پرسیارە کردووە نرخەکەی بەچەنە؟ ئەوەی ئەمڕۆ پرسیارم کردووە ئەو مەهاتەڵێ بە 4,200 ئەمە مریشکە پیرەکە تەمان. ئەمە مریشکە پیرەکە. ئەوەی تر پێمان دەیاڵە 3,850. ئەوە کەشەڵێ 3,850. ئەم نرخە بەراورد بەڕابرد 2 گرام بۆ ئێوە؟ وەڵا گران بۆ زۆریش دووقات. ئەمە تا چەنە بێتە بارگرانی بۆ سەرشانی هاوڵاتی و خەڵکانی هەژار و کەم دەرامە؟ تۆ خۆت لەم بازاڕە دیقەتە نە حەماری هەیە نە کەتابەتێ بڕۆ ئاوە هەمووی عارەبانەیە بەتاڵ و عەتاڵە سوورێتەوە ئەوەی یەکێ کیسەیەکی هەبێ بڵێ 1000 دینار دەدەمە بۆم بەرەوە نییە نە کەتابەت هەیە نە ئیش هەیە نە دەرد هەیە نە مەرگ هەیە چی هەیە؟ ئێستا ئەگەر پێشتر ماڵێک هەموو هەفتەیە مریشکی خواردبێ ئێستا ئەتوانێت بەم نرخە گرانە هەموو هەفتەیەک مریشک بکڕێ؟ نەوەڵا ناتوانێت لەکوێ توانێت؟ بەچێ توانێت قوربەتەرە پیاو ئەگە واریداتی هەبێ ئەتوانێت تو کار نەکەی و حەماڵی نەبێ و ئیش نەبێ بەچێی کڕی خەڵک خاوەن مریشکای ئەیدەنێ بە قەرز بۆی نایەنن حتا لێوانە ئەو لە دەواجنەکەی کڕێ بە قەرز نایدنێ ئەم چۆن ئەیداتە ئەو بە قەرز لەگەڵ مریشکاوەیەوە بزانن نرخی بابەت و کەلوپەلەکانی تریش گران بووە گشتی گرانە هەمووی گرانە حەچی دەتی بۆ بەری گرانە ئەی قوتوێ ڕۆن نازام 6 کیلو 7 کیلۆێکی هەیە تێگەی بە چەندێکە بە 16,000 تا چەند پێویستە حکومەت یعنی هاوکاری مریش فرۆش و قاعەکان بکات بۆ ئەوەی ئەو نرخە لەوە زیاتر بەرز نەبێت؟ وەڵاهی ئیتر خۆ حکومەت خۆی ئەتوانێ دەواجنی هەبێ خۆی ئەتوانێ معاملی هەبێ داینێت خۆی حکومەت خۆی بیفرۆشێ لە پاڵ فەقیر و هەژارە فەقیر و هەژاری ژێکرێ و خەڵکی ئیستیفادەی لێکا و ئەوش ئیستیفادەکە. لە ئێستاەوەی ئەمڕۆ پرسیارتان کردووە نرخی مریشک بەچەنە؟ ئێستا حالیان بە 3,700 3,800 بەڕاستی بۆ خەڵکی فەقیر و هەژار زۆر گرانە توانای کڕینی نییە و هەچەنە بۆ دەوڵەمەند هیچ فەرق ناکە لەگەڵ فەقیرە بەڵام بۆ ئێمڕۆگە سعرەکەی گرانە و کەس ناتوانێت بیکڕێ بازاڕان مری بەڕاستی نرخەکەی زۆر بەرزە. ئەی پێشتر بەچەند بوو ئەوەی ئێوە؟ پێشتر بە 2,700 بوو 2,800 بوو ئیتر ئەچووە 3,100 لەو بینەیە بوو باش بوو فەقیر و هەژار هەرخواچەنێ هەرزانتر بێ بە فەقیر و هەژار باشترە بەڵام ئێستا لەم کاتەیە کەس بۆی ناکڕێ چون نرخەکەی زۆر زۆرە. پێشتر مەسەلەن هەیە هاوڵاتی ڕەنگە هەموو هەفتەیەک یا هەفتەی 2 جار مریشکی کڕی بێ و خواردبێ بەڵام ئێستا ڕەنگە بە 10 ڕۆژ جارێکش نەتوانێت مریشک بکڕێ؟ بە تاکید هاوڵاتیە بۆ لە هەفتەیەکە 4 جار خواردوێتی 5 جار خواردوێتی بەبێ ئەوەی کە میوانە شتێکی بێ بەڵام ئێستا لەم کاتەیە احتیمالەیە میوانەکەشی بێ نەتوانێت بیکڕێ چاوشۆڕکە بۆ مریشکێک نەتوانێت بیکڕێ یان خود بچێ بە قەرز بیکڕێ ئایا ئەم قەرزە چارەسەری کێشەکانەکە بە تاکید نەخێر. دەتانوانی ئەمیش هەر بارگرانیشتر بۆ سەرشانی هاوڵاتی لەگەڵ نرخی مریشک ڕەنگە نرخی بابەتەکانی تریش لە شێوەی ڕۆن و برنج و شەکر و ئەو بابەتانی تریش یعنی بازاڕ هەمووی هەڵاوساوە؟ بازاڕی بەعام وەستانوە نرخی هەموو شتومەکەکان گرانە ئیتر هیوادارین هەرزان بێت و هیچ نەبێ بەس فەقیر و هەژار ئیستیفادە بکە لەو وەزعەیە بۆ ئەو هەر باشترە چونکە احتیمالێ کابرایەکی پێشمەکە 500 600 700 وەرگرێ چی بداتە کرێخانوو چی بداتە مریشک چی بداتە شتومەکی ناوماڵ کابرا لەوەیە کرێت چی بێت چی بداتە کرێژی لەگەڵێ ئەگەر بە تاکید هەرزانتر بێ بۆ خەڵکی فەقیر و هەژار دووقات ئیستیفادەی زۆرترە. خاوەن قاعەکانیش باستەوەکەن ئەوانیش هەر لە زەرەران ئەگەر لە خوار 3,000 بۆوام کە ینی تا چەند پێویستە حکوومەتی هەرێم حدێکی وەسەدانی هاوکاریوانیش کابووی نە هەم ینی ئەوان لە زەرەرانە بن و هەم نرخی مریشیش زۆر بەرز نەبێتەوە. ڕاستە بە تاکید ئەگەر حکوومەت داعمی خاوەن قاعەکان بکە بڵێ بۆ نمونە عەلەف و سۆیا و داو دەرمانیان بە هەرزان باتێ تەمان ئەوانی بە هەرزانتر دەفرۆشن بەس کە شتومەکی ئەوانی لە بازار گران بوو بۆ نمونە غاز و مادی سوتەمەنی و فێنکەرە و ئەم شتانە بە تاکید بۆ ئەوانی زۆرەکەوێت لەسەریان تەمان ئەوانی مەجبورن بە سعری گران بفرۆشن کە
حکومت ئەمشتانی بۆیە دابین کرد بە تاکی زۆ فەرقەکە ئەوانیش مەزبورن دایگرن کاوانداهەکە طبعا دوکاندارەکانی بارزانتری کڕن ئەوانیش بارزانتری دەنا هەوڵاتیان بۆ خەڵکی فەقیر و زۆر فەرقەکە. بەڕێستان وەکو فرۆشیارێکی علەف بە تایبەتی قسەکەیمە لەسەر علەف و دانەوێڵی مریشکە ئایا بەراورد بە ڕابردوو نرخی علەف بەرز بووتەوە و لە یەک فەردەیەکان نرخەکە چەند بەرز بووتەوە؟ لە فەردەی علەفا جاران بە 30,000 بێسا بە 45,000 یعنی ئەو ڕێژەیە کولی فەردەیە 15,000 چۆتە سەری بەڵام گرانیەکەشی ئەوەیە گەرم گران بووە سۆیە گران بووە گەرمەشام گران بووە ئیتر هاچی پێداویستی هەیە لە دەرمانیش بگرە گران بووە کێشەکەی ئەوەیە. ئەم علەفەکە گران بووە تأثیری هەبوو لەسەر بەرزبوونی نرخی مریشک لە بازاڕەکانە؟ بەتاکید تۆ ئەگەر مەقسەد بۆ نمونە جاران تەنی علەف بە 450 دلار 490 دلار بێسا بە 600 دلار 700 دلارە هەر ئەوەش نییە ینی کاریگەری هەیە بۆ سەر علەفی ماسیش یعنی بە 600 دلار تۆ بیکڕی ئیسفادەی شوان ناکەیت تەبەن بە 600 ناگاتە دەواجن بە 490 دلار جاران بۆیانە هەو ێستا 700 دلارەکەی لەسەریە. ئەوەی ئەوە پرسیارتان کردووە بە دوواداچوو هۆکاری بەرزبوونەوەی نرخی علەف و دانەوێڵەکانی تریش چین؟ وڵا گەنمە جوۆیە گەنمە شامە تر ئەم شانە کام لەگرێتەوە بە دەرمانیشەوە ناڵن هۆکار چێکە گران بۆم بابەتەوەی خۆتە زانی وڵاتەکە لە وشکە ساڵیایە ئەم شەڕی ئۆکرانیا و رووسایە ینی لە دەرەوە نایە ئەسا هاوردەی کەم بووە جاران لە سووریاوە گەنمە هاو لە تورکیاوە هاو لە رووسیاوە هاو لە ئۆکرانیا هاو ینی ئەو قاپیانە گشتی داخراوە مۆزوعەکە ئەوەیە. ئەم علەفەی لە بازاڕ هەیە لە چۆ دێیسا مەسەن لە چۆ هاورد ئەم کارگانە لە ناو خۆیان یاخود لە دەرەوە موادە سەرەتایەکانی لە دەرەوە دێ وەکو سۆیا پرۆتین گەنم و گەرمەشامەکەشی ناوخۆیە ئیتر ئەیکا بە علەف و هەڵەسێتە پێ و علەفیش جایزی لێ دروست دەکە. تا چەند پێویستە حکوومەت ینی هاوکاری بە تایبەتی خاوەن شەڵگەکان بکات بۆ ئەوەی نرخی مریشک لەوە زیاتر بەرزەمێتەوە کە بە تاکید خۆتە زانی ینی لەگەڵ بەرزبوونی نرخی هەر کەلوپەلێکە باری سەرشانی هاوڵاتی ڕەنگە زیاتر قورس بێت. بە تاکید 100% حەقە هاوکاری خاوەن شەڵگەپەلەوەریەکان کە لەبەر ئەوەی زەلام هەیە ئیفلاسی هێناوە زەلام هەیە ئیفلاسی هێناوە ئێستا ناتوانێت داواژینەکەی خۆی بەکار کاتەوە. ئەوەی ئەو بزانن خەڵک هەیە ئیفلاسی نابێ وازی لەو کاری خۆی نابێ بە تاکید زۆر هەیە بە تاکید چۆتە ژێ قەرزیشەوە نەک ئیفلاسی ناوە قەرزاریشە ئێستا زەلامەیە خانوویەکی مناڵەکانی فرۆشتووە داواژینەکەی فرۆشتووە ینی هیچی نەماوە قەرزاریشە. بەشێک لە خاوەنقاعەکان باس دەواکەن بەهۆی ئەوەی لە زەرەری بەردەوامان لە ئێستای بایکۆتی ئیشەکەیان کردو ئەو مریشک ناخەنە قاعەکانیانەوە ئایا پێتان وانی ئەگەر ئەم هەنگاوە بەردەوام بێ ڕەنگە نرخی مریشک لەوەی لە ئێستای هەیە لەوە زیاتر بەرز بێتەوە بە تاکید زیاتر بەرزە بێتەوە چونکە ئەگەر مریشک نەما تەڵەبی لەسەر بوو بەرزە بێتەوە هەموو شتێ وایە تەڵەبی هەبوو شتەکە سەرفە بێ و ئەڕوا ئەگەر نەبوو شکستەیەنێتەوە دیسان. علف لە پێشتر ئەماندایە 30,000 ئێستا 45,000. بەڕێستان وەکو مریش فرۆشێ ماوەی چەند ڕۆژێکە نرخی مریشک ینی بەراورد بەڕابردوو نرخەکەی بەرزبووەوە ئەوەی ئەو متابعەتان کردو هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی زۆری کەمەیە کەی مریش زۆر بوو مریش هەرزانە بێ کەی کەم بوو گرانە بێ موادەکەیش بە شێوەیەکی خەیاڵی بەرزەوە بووە خاوەنقاعەش حەقی خۆیەتی ئەگەر بایکۆتیش کرد. خاوەنقاعەکان باستەوەکەن بەشێکیان بایکۆتی شەکەیان کردو لە ئێستا قاعەکانیان بەتاڵە بۆ باستەوەکەن لە ڕابردووە زیانێکی زۆریان بەرکەوتووە ئایا ئەویش تەئسیری هەبوو لەسەر گرانی نرخی مریشک؟ بەڵێ چۆن ئارەوەڵا خاوەنقاعەکان تێنەکەن ئێستا مش بەرزە بێتەوە. ئەم مریشکەی کە ئێستا لێرە هەیە ئەمە لە چۆوە دێ؟ ئەمەی وەڵا ڕۆژە لە بازانە ڕۆژە لە ئاغجەلەرە ڕۆژە لە سلێمانیە ڕۆژە لە کۆیە هەر ڕۆژی لە شوێنە لەکوێ مریش هەبوو ئێمە لێن بەراورد بەڕابردوو ئەی فرۆشتنی چۆنە ئێستا لە ڕۆژێکا پێشترکە کە نرخەکەی لە خوار 30,000 بوو چەند ئەفرۆشنا ئێستا چەند ئەفرۆشن؟ پێشان کە هەرزان بوو ئێمە ڕۆژی 15 تا 20 قەفەس مریشمانە فرۆشت ئیستا 3 بۆ 4 قەفەس هات زۆریش وای لە هاوڵاتی کردووە ینی کەمتر مریشک بکڕێ ئێستا؟ بێگومانە بازار نییە ڕۆژ وایە ساعت 4 شاگردەکان لە نێرمەوە
ئەی نرخی ئەو علەفەی کێوەی کڕن ئەوش هەر گرام بووە یاخود هەر نرخی مریشەکە بەڵێ ئەو بەسی 3000 بووی سە بە 50000 یەک فەردەی یەک فەردەی بەڵێ 50 کیلو ئەی نرخی ئەو پەلەوانانی ترکەلاتانە مەسەلەن قەل و قاز و بابەتانیش هەر بەرز بۆتەوە یاخود هەر تەنها مریشکە وەڵا قەل و قازی بەرزەوە بوو قەل پارێکە بە 6000 بیستە بە 8000 بڵێ قاز بەڵام قەل پارێکە بە 12 و 11 بیستە بە 15000 بەڕای ئێوە یعنی مریشک 1 کیلۆی لە چەند نابێ هەم بۆ هاوڵاتی باشە و هەم بۆ خاوەن قاعش لە زەرەرانەوێت تقریبا سعرەکەی دەسەری سێوە بێ باشە بۆ قاعش و بۆ بازاری باشە تۆ بتوانین بە سێ و ڕۆژێ بیفرۆشی ئەوانیش بتوان بە سێ بدەنێتەوە یعنی لە سەری سێوە بێ عیبی نییە بۆ هەمووی باشە بۆ خاوەن قاعش و بۆ دوکانەکانش بۆ مشتریش و بۆ هەمووی باش ئەوەی ئەوە متابعتان کردوانی پێشتر هاوڵاتی هەبوو مەسەلەن لە هەفتەیەکان 2 تا 3 جا مریشکی کڕی بێ و ئێستا ڕەنگە هەفتەی 1 جار یا 10 ڕۆژ جارێک بەڵێ هاوڵاتی تۆ دەمریشی پێکەوە کڕیوە ئیستا بە هەفتەیە 2 هەفتە 1 مریشی یان 2 مریشکە کرد دەمریش 15 مریشی بەیەکەوە ڕێ و کاتێک ئارزان بوو وەک کۆتا پرسیارمان وەستا تا چەند پێویستە ینی لەسەر حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری ئەم کەرتە بکەن چ خاوەن قاعەکان بێت چ نرخی علەفەکە بێ بۆ ئەوەی لە نرخێکی مناسبا بێ هەم بۆ هاوڵاتی و هەم خاوەن چێڵگە پەروەرەکانیش لە زیانانە بن زۆر زەروریە کە حکومەت و لایەنە پەیوەندیەکان هاوکاری خاوەن قاعەکان بکەن خاوەن قاعی وا هەیە هاتۆ دەلای من تۆ 80 میلیۆن زەرم کردو ئەوە تا قاعەکەی لە گورگەی سەرخاستێ ئارەوڵا دایخستووە یان نایکمەوە هەر قەرزار دەچوو لە 200,000 مریشکە 80 میلیۆن ئەوە ڕەفیق و برادەی خۆمان زەرری کرد کە بە شەرتە مریشکەکەی 5 کیلۆ 6 کیلۆ 7 کیلۆ دا بەڕێستان وەکو مریش فرۆشێک پێما بێ هاتوو نێرش علەف بکەن چەند جار هاتوین بۆ موادی بۆ گەنم و بۆ علەف و لە ئێستا نرخی 1 کیلۆی مریشک لە بازاڕا بچەند بەڵێ ئێستا حالێن بە 450 ناکەمە 4150 کەمە مریشکی ناسکەکە ئەی پێشتر بە چەند بوو پێشتر بە 2000 بوو 2100 نیابوە تا دوونی بوو ئێستا من تەقیم خۆم وا 22 ساڵە خەریکی ئیش ئەم مریشکەم نە بچێتە نەکولی بچێتە 2000 نەبچێتە 4000ش من چەند جارێ وتومە لە حدودی 30,000 مریش بەم موادگرانیە لە حدودی 30,000 بۆ سێ باشە یعنی 30,000 بێ 30,000 بۆ سێ عیبی نییە واتە ئەوە هەم چۆنەڵی حدێکی بام ناوەندە هەم بۆ خاوەن قاعش لە زەرنامێ بۆ هاوڵاتیش زۆر باری سەرشانی خۆرس نابێ ئەگەر بە 3 و ڕبعێک بێ نانە بە تاکید مریش بە 3 لە بازاڕە یعنی چەند جام وتومە گران نییە لەبەر موادەکە گرانە مەسرفی گرانە شتی گرانە خۆ من ڕاستە من ئەگەر مریش هەرزان بێت ڕۆژ وایە نییە مەقسەد سەرفیاتی چاکمەیە بەس هێشتا خۆم مرتاح نیم لەسەر ئەوەشە مرتاح نیم کە ئەم مریشکەکە ئاوا هەرزان بێت چکم خاوەخە عادی نیم کە دێ بۆ پارەکە وەڵی ئەم ناکۆزێکی لە سیارم فرۆشتۆی کێڵە خانم فرۆشتۆ یەکی لێ 100 میلیۆن بۆ خۆیان زەلامە ناسم خوا ئاگای لێ 115 میلیۆن بە زەری کردووە زەلام مەزانم ئەڵێ بایی دوو قاعی هەیە خوا ئاگای ئەڵێ بایی 17 دەفتەر بووە 7 دەفتەری کردوێتەوە تۆ ماخۆ لە 10 دەفتەر زەرەکە یعنی ئیسان حل لە ڕووی خۆشەوە مرتاح نییە ئەوەی ئەو پرسیارتان کردو هۆکاری ئەم بەرزبوونی نرخی مریشکە لە ئێستا چییە؟ هۆکاری بەرزبوونەوەکەی هۆکاری بەرزبوونەکەی 100% هەم بێ بەرنامەیە ئەمە یەک دووش هۆکاری بەرزبوونەوەی کە کابرا ئەو نەزەرری کرد ئەو نەزەری کرد تێی ناکاتەوە تاواکە ئیفلاسی یە ناو تێی نەکردەوە مریش بەرزە بێتەوە تا خاوەن قاعەکان لە ئێستا پێما بێ هەر بەشێکیان وازیان لە ئیشەکەێنە ڕاگیریان کردووە کابرا گاز گرانە بنزین گرانە علف گرانە یعنی کۆمەڵە جوشە گرانە مەسرفی قاع گرانە یعنی بۆی دەرنایەنێت اینجا جارێ زەرر 2 3 ئێستا من وایە زەلام وایە هاتووە لای خۆمتی کاکە وەڵا خاوەن قاع بە هاچەنی بکە ئیسفاداکە من خۆم قاعمە بۆ وەختی خۆی 5 ساڵ خەریکی قاع بوومە خوا ئاگای لێ ئەگەر بێت و لەم کاتەیە 30,000 نەکا یعنی کابرا زەرر دەکات بەم مواد و بەم گازگرانی و بەم مەسرف گرانیە پێشترەوە مریشکە مەسەلەن لە 2 تا 2.5 ما بۆ ڕۆژانە چەند ئەفرۆشرا ئێستا چەند ئەفرۆشن ڕۆژانە من تەمان جملەی تەوزیعاتی شمەیە ڕۆژانە وا بۆ 180 خەوازم تەوزیع کردووە ئێستا 50 خەواز تەوزیعەکەم 50 خەواز تەوزیعاتم یعنی حساکە بەراوردەکە ڕێژگەی چەندێ دابەزیوە یعنی دەکە زیێدە سەر دوکانەکە داوای مریشەکات سەرێکی لە دەکە زیە کەسیشانی کڕێت نرخەکەی بەرزە بووی ناکرێت کابرا
تأثیری هەبوو لەسەر هاوڵاتیش ینی هاوڵاتی بۆ مەسەلەن پێشتر لە هەفتەیەکان ڕەنگە لانی کەم جارێت دوان مریشکی کڕی بێ بەڵام ئێستا ڕەنگە بە 2 هەفتەیش ناتوانێت مریشکێکی باش بکڕێت زۆریش ئارە وەڵڵای ئێستا زەران وان ناسم یعنی چەنەها جار کە مریش هەرزان بووە دوسێ مریشی بەیەکەوە بردووە ئێستا دێ مریشێکە بات کە مریش گەورە بووە مەقسەد کە هەرزان بووە 6 کیلۆ 7 کیلۆ تا بووە ولی تو بزانم بگەڕێ بزان گەورەتیشیان نییە ئێستا لە بگەڕێ کاکە 3 کیلۆیەک بۆ بچێشە ئاوانە ئەمە تا چەند بووەتەوەی باری سەرشانی هاوڵاتیش قرس بێ بەتاوەتی نەک هەر مریشکەکە ڕەنگە بابەتەکانی تریش گرام بێت بە تاکید هەمووی گرام بووە هەموو شتەکانی گرانیش بووە و ئەنجا مریش ئاوا ڕسوابێ تەمەنزەرێکی زۆرە لە خاوەنقەعاکەوێ حەقی حکومەت هەم بەرنامەیەکی هەبێت هەم حەقی شتێکی بۆ ئەم خاوەنقەعانە هین کات جێبەجێ کات باسی لە حکومت کرد یعنی تا چەند پێویستە حکومت هاوکاری خاوەنقەعاکان بکەن بۆی چۆنەڵی ئەوانیش ئەوەنە لە زەرەرانە بن و باری سەرشانی ئەوانیش هەم کەمێک سووکە بێ و ڕەنگە نرخی مریشکەکەش لەولاوەدا بەزێ ینی ئایا حکومت لە ڕابردووە هاوکاری کردو ئەگەر نەیکردو تا چەند پێویستە بیکات حکومت ئەوەی کە من لە ناو ئیشەکەیان وا 22 ساڵە ئەو کاتی کە منازمەی فاو هەبوو خۆم خەعام هەبوو بە هەموو شێوەی یارمەتی ئەدا پێمان موادێدا پێمان شتی ئەدا پێمان هەتا مولدی ئەدا پێمان هەموو هاوکاریشە کرد لەوەتی منازمی فاو نەماوە با حکومت باری سەرشانی خاوەنقەعاکانی خۆشکە سوکی نەکردووە زیاتر زەری بە و زیاتر کۆمەڵی شت لیان ئەسەنیە نەک باری سەرشانیان سوکات ئاوانە ئێستا هاتووی بۆ کڕینی علف ئێستا علف یەک فەردەی بەچەنە و پێشتر بەچەند بوو علف پێشتر مەقسەدتەنی علف بڵین بە 500,000 بووە 480,000 بووە ئێستا یعنی سەروی ملیۆنە دووخان زیاتریشە اینجا مریشەکەش نرخی نزم بیە کابرا زەرێکی زۆرەکات خوا ئاگای لێە یعنی ئیم ساڵەکە مریشم بار کردووە بە 4,000 شتێک بە 4,000 شتێک بارم کردووە لێکم داوە بۆ خاوەنقەعاکە زەری کردووە لەبەرەوەی مەقسەد 12,000 تێ کردووە سیرەکەی 2,000 ماوە 2,000 ماوە ینی هیچی نەماوە کابرات هەم بیداد هاچنێ هەم زەریشە بەرزبوونەوەی نرخی علفیش تأثیری هەبووە لەسەر بەرزبوونەوەی نرخی مریشک نەوەڵای علفەکە کە بەرزەوە بوو دۆلارەکە کە بەرزەوە بوو مریش دابەزی ئەو نەعکس بوو دۆلارەکە هەم بەرزەوە 20,000 سەری وەرەقەیەک علفەکەش بەرزەوە مریشکە دابەزی لەوە پێش مەقسەد پێش جەژنی ڕەمەزان و ئەوانە مریش بە 3 ڕوع بوو 3.5 و 3 ڕوع بوو 3,000 بوو یەکسەر کە ئەم علەفشتەی کە بەرزەوە بوو نرخی مریشکەش دابەزی یعنی لە دوو لا خوڕکە سەرێنە خاوەنقەعە ئەم علەفەی کە دێ ینی لە چۆ هاورداکرێت هی ناو خۆیە یاخود لە دەریشەوە هاورداکرێت زۆری دەرەوەیە گەنمەکەی ڕەنگە تا ڕادێ هین ئێرە بێت زۆری علەف و مواد و سۆیە و پرۆتین و گەنم و گەنمە شامەکە زۆرین دەرەوەی دێت ئارەوەڵە ئاوانە من ناوم هاوڕێ عەلی کەریمە دانیشتووی شارۆچکەی چەمچەماڵم زیاتر لە 35 ساڵە لە بواری پەلەوەرا کارەکەم ئێمە کاری ئێمە پرۆژە پەلەوەرەکانی کوردستان بە حەقەت لە بجووزکەی تەمەنی یەک ڕۆژی ئەکڕین لە هەڵهێنەرەکانەوە ئەیانهێنین بۆ کێڵگەکانمان لێرە بە خێویانەکەین و هەتا ئەیانگەێنی ئالیکیانە دەینێ و دەرمانی هەتا ئەیانگەێنینە وەزنی فرۆشتن ئەو وەزنەی کە لە بازارە پارەکە طبعاً ئێمە لە هەوڵ دقەوە یەکەم دقەی کە جووچکەکان داخلەکەین لە کێشەیان ئاستەنگمان بۆ دروستە بێ ئاستەنگی زۆر قورس یەکەم ئاستەنگ کە تووشی ئەبین جووچکەکانمانە نەوعی جووچکەکانمان لە کوردستانە ئەو دایکانانە نییە کە بتوانێت بەرهەمی کوردستان دابین کا لە جووچکە بۆیە جووچکەی ئێرانیمان بۆ دێ تورکیمان بۆ دێ ئەوروپیمان بۆ دێ ئەم جووچکانە بە زۆری لە ناو هێلکە و لە دایکانەوە نەخۆشیتیایە
وەکو ئەدینۆڤایرۆسی تایە کەم خوێنی تایە ئەمانە بووەتە کێشەیە زۆر گەورە بۆمان بەڕاستی بوارەکەمان بە تەواوەتی شەلەل بووە ئەمە کێشەی جوستکەمان کێشەی بەخێوکردنمان ئێمە کە بەخێومان کرد ئەم هەموو نەخۆشیانە هەن وا بزانم ئەم نەخۆشانە هەنێ جار وەک باس ئەکەن متعمدن دێن چونکە سێگانمان هاوسەکانمان ئەو نەخۆشیانیان نییە بەهێلکەکان ئەوانەوە دێ بەڵام لای ئێمە دروستە بێ نازانین تا چ ڕادێ ئەوە چۆنە بەس ئەوە نازانین وڵاتی ئێمە بووەتە کانگای نەخۆشی لە دەوروبەرەکانمان نییە ئیتر ئایا بە مەبەستە ئەم ڤایرۆسانە دێ نازانین بە حەقەت ئالیک دێنین ئالیکەکە گەورەترین کێشەمانە ئالیک ئێستا معقول نییە ئێمە لە عێراقین تەنێکی ئالیک لە کوردستان بە 650 دۆلارە لە ئێران کە حەساری لەسەر بە 450 دۆلارە سووریا کە ناتوانێت لە 50 لاو پارچە و بە 450 دۆلارە لە تورکیا بە 450 دۆلارە دەرمان گەورەترین کێشەمان دەرمانەکان کە دێ بۆ کوردستان هیچی ئیش ناکە ئەو ئەنتیبایۆتیکانەی هیچی فعالیەتی نییە ئەوش قۆڕق کراوە لەلایەن هەنێک کۆمپانیاوە بە حەقەت ئەمانە زۆر تەئسیری کردووە ئینجا سەبەبێ سەریکی یەکەی ئێمە لە کوردستانە ڕقابە هەیە لەسەر چی لەسەر خاوەنقاع هەیە ڕقابە نییە لەسەر مەفقەسەکان ڕقابە نییە لەسەر دەرمان فرۆشەکان ڕقابە نییە لەسەر معمەل عەلەفەکان معمەل عەلەفەکان کۆنتڕۆڵی بازاری کوردستانیان کردووە تێچوونی کیلۆیە مریشک ئێمڕۆ لە کوردستانە 3000 تقریبەن دوای 2 مانگتر ئەچێتە 3500 لەبەر گرانی سوتەمەنی تێچوونەکە 3000 ئێمە بازار وای کردووە بە شێوازی احتیکار کراوە لەلایەن سەرمایەدارەکان و حکوومەتەوە تەنی ئالی گرانترین سعری هەیە لە کوردستانە تێچوون گرانترین تێچوونە کەس ناتوانێت احتیکار کراوە ئەو موادە ئەوەلیانە لەلای دوسێ کۆمپانیای خۆیانەوە دێ کەس ناتوانێت بیهێنێ ئەمە وای کردووە لەو لایشەوە لە لایەکی ترەوە کە وەختی ئێمە بەرهەمەکانمان پێئەگا مریشکی بەستوو دێننە سەرمان هەمان ئەو دەستەی کە کۆنتڕۆڵی ئالیکەکەی کردووە کۆنتڕۆڵی مریشکە بەستۆکەشی کردووە ئەم مریشکە بەستووە ئێستا بۆ نمونە بڕۆ لە ئیستا حاڵی حاضر لە هەموو دنیا نرخی گۆشت زۆر بەرزە دووقات بەرزەوە بووە دووقات بەرزە بۆ ئەم نرخی گۆشتە معقول نییە ئێمە پارەکە لە تورکیا بووین نرخی مریشکی فرێش لە تورکیا بە 3000 بۆ کوردستانی نێر بە 1500 هەماشت مانگی 6 لە ئەسی نابووین وەفدێکی ژووری بازرگانی بووین کیلۆیەکی مریشکی فرێش لە ناو یۆنان بە 5000 دیناری عێراقی بوو ئەمە گەورەترین کێشەی ئێمە زیاتر حکومەتە حکومەت مەبەستێتی ئەم بوارە لە ناودا ئێمە وا هەستەکەین بە حقیقت ئێمە لە وەختی مقتەدا سەدر ئەو مزاهرەی دروست کرد بەرهەمی زۆر لە پرۆژەکانی عێراق و کوردستانە هەبوو بە تەمابووی لە عاشورا سەرف بێ و مناسبەی وەکو ڕەمەزان سەرف نەبوو مزاهرەی دروست کرد حکوومەتی عێراقیش بۆ ئەوەی خەڵک تووڕە نەبێ ئیستیرادی کردەوە لەو وەختەوە تاکو ئیستاکە خاوەنقاع زەرە دەکات تقریبەن 2 مانگە هێواشواش بە تەدریج هەمومان بایکۆتمان کردووە چونکە من خۆم بە حقیقت لەم فترەیە 116 میلیۆن زەرر کردو ئێمە بەنیازین کارکەین چونکە ڕستقی ماڵ و مناڵمان لەسەر ئەم ئیشەیە ئەوەی ناهێلێ ئێمە کارکەین سیاسەتی فاشلی حکوومەتی هەرێم ڕێکبوونیان لەگەڵ ئەوانەی کە وڵاتیان قۆڕخ کردووە ناتوانێ نرخی ئالیکم بۆ دانەگرێ بەس باوەکو نرخی هاوسەکانی لێکە مشکلم بۆ دروست نەکە کێشم بۆ دروست نەکە نرخی سوتەمەنی سێقات زیادی کردووە سوتەمەنیەکە بیری خۆیەتی نەوتی خۆیەتی گازی خۆیەتی بۆ گرانیەکە با بۆم هەرزانکە تێچوونی کارەبا ئەم هەموو تێچوونانە هەر هەمووی حکوومەت خۆی هاوکارە من تەحەداکەم حکوومەتی هەرێم تاکو ئیستاکە بتوانێ هەموو حکوومەتی هەرێم بە معمەل عەلەفی ئیجبارکەن 50 دۆلار لە تەنی عەلەف داگرن ئەو نەیە کە وەختێ من 616 میلیۆنم زەرر کردووە ئیستاکە ئیجراعاتی حکوومەتی هەرێم ئەوەیە
حدود داخان ناهێلێ بەرهەمەکەم بڕوە لە سەتادەی خاوەن قاعی کوردستان بەرهەمی هەیە ئیقەی چێکە ئەم بەرهەمەی ئەگەر مش بێتە 4,000 ڕوبعێکیش بڕوە ئەو پەڕی 15 میلیۆن 20 میلیۆن خێرەکە پێت ناخۆش ئەو 20 میلیۆنش خێرکە تعویزی ئەو 150 میلیۆنەکە ئەو 120 میلیۆنەکە ئەمە هەموو ئیجرعاتەکانیەتی لەسەر حیسابی خەڵک لەسەر حیسابی ئێمە حکوومەتی هەرێم ئێوەی هەرزانی بۆ خەڵک بێنێ بێگومان هیچ مەجالیتیان نییە ئەوەی کە بازارەکان و سنوورەکانی قۆڕە کردووە کۆمپانیا حیزبیەکانن ناتوانانی یەک شتێک ئیسیراتکەی ئەگەر لە ڕێو کۆمپانیانەوە نەبێ ئەوان نەبێ کەس فەرم و دوو کۆمپانیا هەیە زەخمن ئەتوانن ناوەکانی وەرگن هەموو بەروبوومی ئالیک لای ئەوانە بە نرخێکەی فرۆشن بەس بەویستی خۆیان هەموو کایەکانی ئەم وڵاتە دەستی حیزبیتیایە کۆنتترۆڵی کردوە لە ڕێی کۆمپانیا و قۆڕکردن ئەمەوێ هاوڵاتیانی ئازیز بزانن ئەمە حاڵی لە 160 بۆ 170 پرۆژە پەلەوەرەکانی کوردستانە کە وای کردو لە ماوەی هەفتەیەکە نرخی مریشک بۆ سەروی 4,000 بەرزەوە بێ چونکە هەموو کێڵگەکانمان خەوتووە ئەویش باعسی ئەم وەزع و سەبەب و هۆکاری ئەم وەزع حکوومەتی هەرێمی کوردستانە و فەشەلی و نەزاننی ئیدارەی کەرتی پەلەوەر لە کوردستانە. خۆشەویستان و بەڕێزان ئەوەی کە گوێبیستی بوون لەم بەرنامە تایبەتەدا ڕابۆچوونی هاوڵاتیان و مریشفرۆشان و خاوەن شێڵگا پەلەوەرەکان و کە باسییان لەوە کرد پێویستە لەسەر حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان چارەسەرێم کێشەیە بکەن و هاوکاری زیاتری خاوەن شێڵگا پەلەوەرەکان بکەن بۆ ئەوەی نرخی مریشک لەوەی کە ئێستا هەیە بەرزتر نەبێتەوە و باری سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەوە زیاتر قورستر نەبێت. تاکو و بەرنامەیەکی تر و بەداداچوونێکی تری تایبەت هەموو لایەکتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ. Thank you.